ئایا جەنابەت بەقەد کامێرەکانی حکوومەتەکەی چارلز خوا وەکۆڵە لێی بە زیادکار دنیای کردووە بە کامێرە بەقەد کامێرەکانی چارلز تۆ مراقبەی خوایت بۆ خۆت و بۆ ماڵ و خانەوەدەدانەوە یان لە کامێرەکانی ماڵ و گەڕەکە ترسی بەس لە کامێرێکی تر ناس ترسی کە شوێن و مەکانی بۆنی وایە ناو حەقیقەتە کاکەجە تۆ زۆر جار لە کامێرەیەکی کۆڵانەکەی خۆتە ترسی لە کامێرەی گەڕەکە ترسی لە کامێرەی فڵانە ترسی ئاگام لێ لەگەڵ سایقەی کەم لەپڕ ئەگاتە شوێنێک مۆبایلەکەی بە پەلە دانەوتیەوە باش بوو چکەوە کامێرەی مۆبایلیش ئەگرێت ئەی زەحمە نەبێ بۆ لە ماڵەوانی کەوتە خاڵ یەکەم زۆر گرنگ و مهمە کێ دەکەی بە هاوڕێتی خۆت کێ دەکەی بە هاوڕێی خێزانت هاوڕێتی چێکەیت سەردانی چێکەیت کێ نانت ئەخوا نانی کێ ئەخۆیت قسە لە چێ وەرەگریت فتوا لە چێ وەرەگریت ئیستیشارە لە کێ ئەەکەیت کێ زۆرە بەس ئەوە ئەتوانم ئەمڕۆ بیکەم بە محاضەرەیە بەس هەوڵ بدەن هوو ڕۆڵی هەبێ لە خێزان و خانوادەکانە زۆر گرنگ تابەتی ئەوانەشی سنگڵن زۆر گرنگە تازە هاتووتێتە دەرمنها زۆر باشە یەکەم شت لە خۆی بپرسە کێ بکەم بە برادر دوای چێ لەگەڵ چیا دوکانداری دابرێم لەگەڵ چیا شەریک بم لەگەڵ چیا بخەوم کاکە چیتە ئوتێلێکەوە ئەی بەدنیا بە حیاتی دەمە دە قومی جگەرە نەداوە ڕۆژێ دوو ڕۆژ مامە جەرێ ناگۆڕی دوو ڕۆژ سێ ڕۆژ چوار ڕۆژ دوای دوو بانگڕبان بمە دەڵێ بێتاقەتی بیخۆ مامە سافتەکە هینە چی سافەکە بۆ ئەمە ئیزاعەیە چییە دوای ماوەیەکی تر ئەگەر تۆ فێر نەبووی حەقتە قسە بکەی ئێخۆ خۆتان شایەتیم بۆ بدەن زۆر بەدەگمەن لە خۆتە فێر جگەرە بوویت هەر برادرێ بۆی گرتووی دێ بۆ عیادەکەیمەوە چی دکتۆری بابی ئەوە ڕۆژ بێ وا جگەرەکەی فێرکردم بەشکۆ خۆی ئەم گەن و بۆم نەجاتە کاتە خاڵی یەکەم زۆر گرنگ و مهمە لەگەڵ چیا دادنەی لەگەڵ چیا سەفەری پێ دەکەی لەگەڵ چیا بناڵەکانت ئەنێری بۆ قوتابخانە